الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أمر ببيت السلتاية ويود دزب كان شيء خويا پروژه هەلیکار ئێمە لە دوو بابەت خۆی دەگرێتەوە بۆ کوڕان ماتۆڕ سێتایان بۆ دەکڕین بۆ ئەوەی دەست بەکار بن بۆ خوشکەکانیش خولی خەیاتیان بۆ دەکەینەوە هاوینان ئەو خولی ئێستاکە بەڕێمان کرد بریتی بوون لە 28 بەشدار بوو ئەم 28 بەشدار بوو ئەمە 13مین خولە سۆمای چاوان ئەنجامی داتن بۆ خزمەتکردن و دۆزینەوەی هەلیکار بۆ دایکی بێباوکەکان بەبێ جیاوازی بەسەر هەمان بە شێوەیەکی قورعادا بەشمان کردوون و هەمووشیان لەوانە پەیمانان لێ وەرگیراوە کە ئەو مەچینانە نەفرۆشنەوە یعنی کاری پێ بکەن کار پێ بکەن ئێمە بە خۆمان دوایی بە دوواداچوون و چاودێریان دەکەین و متابعەیان دەکەین ئینشاءالله. بۆ 28 خانەوادەی بێباوک 18 دانیان کورد بوون 10 دانیان لە خوشکانی عەرەب بوون الحەمدولله هەموو فێری خەیاتی بوون. سپاس و پێزانین بۆ دەستگای سێڵمە خۆیان بەشێک لە بژێوی خۆیان و مناڵەکانیان دابین بکەن. سپاس بنی سۆمای چاوان کە ساڵانەتی زۆر سپاسی دەستگای سۆمای چاوان دەکەم لەوە هەڵەی بەمەیاندا زۆر سپاسی مامۆستا ئەمین و مامۆستا مەیاسی دەکەم بەڕاستی زۆر لە گەرمان ماندی بوون بە پلەی نایە سەرکەوتو بووم دەستخۆشیان لێ دەکەم بە ماوەی مانگەکی فێرە خەیاتیەکی باشیان کردم ئینشاڵڵا میش هەوڵ دەدەم بژێوی ژیانی خۆم و مندارەکانم پێدابین بکەم. سوپاسی ئەو خێرخوازانە دەکەم بەکە ئەو هەوڵیان لە بۆ داین ئەو خولیان لە بۆ کردینەوە دەستخۆشیان لێ دەکەن دەستخۆشی مامۆستاکان دەکەین بە تایبەتی مامۆستا ئەمین و مامۆستا ماسی خێرخوازی سۆمای چاوان هیوادارم نمونەی ئەو خێرخوازانە زۆر بیتن دەکەدا هیوای یارمەتی ئەو داکەیەتیمانە دەدەن پرۆژیان زۆر بیتن ئەمەش مەچینەکمان وەرگرتیا دەرچمە بە پلەی نایەک لە خولەکەی زۆر باش شوێر بیمە لە خوای بەزیاد بیتن مەچینەکیشیان داینێ منیش بژێوی ژیانی خۆم پێدابین دەکەم خۆمی مندارەکانم ئینشاڵڵا چاوم لە دەستی کەس نابیتن. السلام عليكم ورحمة الله وبركاته. احنا نشكر الأخوة القائمين على هذه الجمعية الخيرية، جزاكم الله عنا خير الجزاء، علمتونا وأكرمتونا وما فرقتوا بيننا وبين الأخوة الكراد، جزاكم الله عنا خير الجزاء، الله يرزقكم إن شاء الله ويبارك بهذه الجمعية الخيرية، وإحنا نشكركم حيل نيابة عني وعن أخواتي العربيات الموجودات. دورك ماك دولوت طلبي دو جروبو لا كرد ولا حرب ده طلبي حرب ما هو لقى بستو هشتي طلبي بري كردي خومان همو داكتين بون لخدمت يعني دورك مالو كنوا دورتي يك مانجي زور لقى ماندي بون إن شاء الله شكوتي باس فير بونا إن شاء الله استفادة عن كديو وبوسة سمعت ثانية كم سالش ماني وآخر سالش ماني بسالانة بردام دوراتي دكاني لو داكتنا. بەڵام قەندی کوردیشمان هەیە دەڵێ دەستی ماندوو لەسەر زیکی تێرە. بۆی بەستە.
بلو داين شيء